بۆیە بە مشوەرت پێکەوە ڕێککەوتین کە بیخینە سبەی سەعات 2. دانیشتنەکە بۆ چەند ئامانجەکە یەک ئێمە لە دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان ڕوانگەی خۆمان و ڕێی ئەو پەیوەندیانەی ئەو ماوە هەمان بۆ لەگەڵ لایەنە سیاسیەکان عەرزی خینە سەر بەردەم سەرۆک فراکسیۆنەکان داوا لە سەرۆک فراکسیۆنەکانەکەین بەرەنجامی ئەو دانیشتانی لەگەڵ سەرکردایەتیەکانی خۆیانیان هەبوو ڕوانگەیان بۆ چۆنیەتی دەستپێکردنەوەی دانیشتەکانی پەرلەمانی کوردستان و چۆنیەتی گفتوگۆکردن چ لە ناو پەرلەمان چ لە دەرەوەی پەرلەمان بوو و فترەیەکی زەمەنی دیاریکراویش دابنرێ بۆ ئەوەی بە هەمومانەوە بین هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان بکرێت چکە هەڵبژاردن دوو لایەنی هەیە هەم لایەنێکی سیاسی هەم لایەنێکی یاسایی هەیە لایەنە یاسایەکە بێ هەمومان بە ئەرکە یاسایەکانی خۆمان هەستین لایەنە سیاسەکەشی هەمومان هاوکاربین لە دروستکردنی زمینەیەکی باشتر بۆی هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان بکرێت هەر کاتێک لایەنی ناوخۆی باشتر ئامادە بێت پشتیوانی نێودەوڵەتی زیاترە بێ حتمەن بۆ ئەوەی هەڵبژاردنێکی شەفافتر باشتر کراوەتر بەرپرسیانەتر بێتە ئەنجام و ئێمە پێشوازی لەو دەست پێشخەری بەڕێز جەنین بلاسارتەکەین کە بڕیارە سبەینێ دوو سبەی ببورن ڕۆژی پێنجشەمە لەگەڵ کەسی یەکەمی حیزبە سیاسیەکان خۆ بێتەوە.